قسەکردنە لەسەر کار و چالەجەکانی یەکێک لە دیزاینەرە چالاکەکان نەبینراوە نازانم پێم وابێت ئەگەر کارەکان ببینین کۆمەڵک زۆر کاری ناوازە و جوان لەباری دیزاینی جلوبەرگی خانمان و دیاریکراویش پیاوانیش ئەمڕۆ لە ستۆدیۆ باز دەکەین خانمە دیزاینەرێکمان لای باس لە ئازموونی خۆی دەکات و بەشداری کۆمەڵێک چالاکی و پێشانگەی نێودەوڵەتیش دەکات پێمە بە لە مانگی دوو لە ساڵی داهاتوو بەشداری لە فستیڤالێکی نێودەوڵەتیش دەکات لە لەندەن کۆمەڵێک ئەو پێشانگانی کە بەشداری تیا کرد و بەشدار بووە و ئەم کۆلێکشن و دیزاینانی لە شۆ بۆیە سوود لە چی دەبینێت ئەمان ئەمەیەکێنە پرسیار و ئاڕاستی دەکەین ئەمڕۆ بە میانداری زۆر بەڕێز خات و جوان بەدرخان دیزاینەر لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادەیە وەڵامی پرسیارەکانمانەداتەوە خات و جوان بەخێر بێی دیزاینەر جوانە لە ستۆدیۆ دیزاینەکان یەک لە یەک جوانترن بەڕاستی بەڵگە زۆر کات چاومان تێر بوو بێلەوەی کە ئیشە دەستیەکان بەتایبەت دروستکردنی گوڵ و کۆمەڵێک بابەتی تر لە سەرجلی خانمان ئەومان زۆر بینیمێ بەڵام ئەمڕۆ جیاوازتر لەو کارانی دەستەکانە خۆش زۆر زۆر سپاس بەخێر بێ باکەمێک لە ئەزموونی خات و جوانەوە دەست پێ بکەین سەرەتا بزانین تۆ لە کێکەوە سەرقاڵی ئەم دیزاین و بابەتانەی من لە ساڵی 2012 دەستم کرد بەم ئیشە طبعاً پێشتر لە دەرەوەی وڵات ئەم ئیشانەمە کرد بەس لە ناو کوردستان لە 2012 دەستم پێ کرد و یەکەم بەرنامەم لە کورسات بوو لێرە لە سلێمانی لە خۆشحاڵیەوە ئیتر دوای ئەوە وردەوردەک دەستم کرد بە ئیشکردن لە 2010 ئەنی چەندین ئارزی وردورد هەبوو بەڵام لە 2006 گەورەترین ئارزکە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە کوردستان بۆ یەکەم جار کرا لە هەولێر ئیتر من لە یەکێک بووم لە 35 دیزاینەر کە بڵێ بە بەشی کوردی دابەزیم طبعاً بەشی کوردیان لە من داوا کرد کە من مەعادە کوردی مۆدەشمە هەیە و لەگەڵ جلی شەرق ئەوسەتیشم هەیە واتە سێ بەشم هەیە من بە بەشی کوردی دابەزیم کە یعنی خۆم ناومنا جلە سوڵتانیەکان لەسەر بەرگی ئاژەڵ دەگەر دیقەتتان مابێ ئەمە زێبراکەیە زێبراکە واتە ئەوەی سپی ڕۆژە لای منەوانی ئاژەڵمان هەیە زێبرا ئەمە زێبرایە ئەوەی لایەوە سوڵتانیە بەڵێ لە لایەوە سوڵتانی کە ئەڵم سوڵتانیانی شێوازەکانی بە شێواز سوڵتانی دروستکراوە وەبزان لە دواوە زیاتر دەرەکە ئەو سلڤەرەکە کە نەخشەکەی چۆنە ئێستا پیشانی باشە بۆت خوێندووە خات و جوان دیزاینەری دەبێت بۆی بخوێنی ئەکادیمی بی یان چاو و سەلیقە و لێزانینە وەڵا من وەکو خۆم بەڵێ لە مەکتەبێکی فەڕەنسی هینم کردووە و یعنی دەوراتیشم بینیوە بەڵام مەعادە ئەوەی کە ئەوە هەیە مەسەن حەزی لێتۆ خوریایەتی یان لێزانینە یان ئیتر چاوی ئەوەی هەیە ینی بیری بەو شتاناتێ بەڵام ئەگەر تۆ بتوێت بە شێوازێکی تۆکما هەموو بابەتێکی دیزاین بکەی وابزانام ئەگەر دەورە و خوێندن هەبێ باشترە باشە کاتە ئەمە پرسیاری ئەوە لە تۆ بکەم جوان خان تۆ چۆن ئەتەوێت جیاوازتر بی لە چاو دیزاینەرەکانی ترا بۆ نمونە پۆشاکێکی کوردی من بیپۆشم ڕاستەخۆ خەڵک بزانێت کە مەینی جوان خانە من هەمیشە دیزاینەکانم تۆزە جیاوازترە بەو شێوازەیەکەوە بزانم هەم لە قماش هەم لە ڕەن و هەم لە ستایلی شێوازی جلەکان تۆزە گۆڕانکاریم کە گۆڕانکاریکەش چیە هەمیشە شێوازی ینی کولتوری خۆمان تێک نایەم نامێت زۆر دەستکاریەکی بکەم بەڵام ئەها تۆزێ مەسەن کولتورەکانی ترم تێکەڵ کردووە ئەگەر دیقەتتان نابێت هەڵبەت ئەشی بین دیقەتتان با قسە لەسەر ئەمەش بکەین ئاری ببوورە ئەمە سوڵتانیە باشە چۆن توانیوتە ئەم دوو دیزاینە بۆ نەجلی کوردی و سوڵتانی ئەمانە تێکەڵ بەیەک بکەیت چۆن بزانیت بەڵێ چۆن تێکەڵت کردووە چۆن تێکەڵم کردووە ئەمە سوڵتانیە بڵێ هیچ زمانی زووە کە لە بەعزی وڵات هەر ینی باوی ماوە من لەو زەمانە هێناومە طبعاً فەقیانەکان ئەمانێز ئاوا دروستیکەین بەڵام ئەوەنە وا دروست کرا بوتیان ئەمە سوڵتانیە تۆزە لە کوردی خۆمان ئەچێ بەڵام کورتترە دوای ئەچینە لایەوە یەکێک باسییانەکەین بەڵام بە هەندێک لە مێنانی کە لەسەر شاشە هەیە پێم خۆشە باسی چام بکەی ئەمانەش بەشێکی تر نێو دیزاینەنە تەمەن لەگەڵ خات و جوان قسەمان کرد
ئەگە بڵێن ئێستا خواستی خات و جوان هەموو ئیشەکانی نابێتە سودەوە نەوەڵارەوەی ئێستا بەردەست بوو پێمەوە کۆمەڵی کۆلەکتیڤ تازەشی هەیە دایناوە لە فیستیڤالێکدا نمایش دێت ئەمانەش هەمووی بەشێکن لەو دیزاینانی کە خۆت کارت بۆ کردو نیێگەریت بۆ کردووە باسێکی پیاوانیش بکەیت بخۆم بە سوپاسەوە لەگەڵ هاوکار ملانە سوودمان لە توانەکانی تۆ وەرگرتووە هەندێک لە دیزاینەکانی تۆ بەکاری ناوە بە سوپاسەوە ئەمانە هەمووی بیرۆکی خۆتن خاتو جوان ئەمانە چینە من هاوکاریشم هەیە بەڵام هاوکارەکانم لە بەشی خەیاتی دوورمان هاوکاری مەکەن زۆر زیرەکن ماشاڵڵا ئیشیان زۆر جوانە من زیاتر سکەچ ئەەکەم ینی ڕاستمەکەم ئایدێم کە بۆ هات ناوەستم یەکسەر سکەچ یەکەم یان وێنەیە گرم لە لای خۆم ئەیتر هەمیشە لە مێشکی خۆم ینی ئەفکارەکانم کە بۆیەت خەز نەبێت دوایی لەگەڵ خەیاتەکان کە ئیشەکەم هەیە خەیات مەسان بە سکەچ و ڕەسم تێئەگات ئەیکا هەیە مەسەلەن ئاسانترە بۆی ڕوونکەمەوە ئەوەی کە ڕوونکردنەوەی ئێوێ ماشەڵڵا و خەیاتانەی کە من ئیشیان لەگەڵەکەم کە بە خۆشحاڵیەوە لە کوردستانن زۆر هینن ینی ماشەڵڵا تێگەی زۆر زیرەکن ئیشیان جوانە باش ئیتر لەگەڵ ئەوان هینەکان دیزاینەکان زۆر باشە دەستە خۆش بە هیوای بەردەوامیتان بگومان لە کاری دیزاینە تەنسیقکردن و گونجاندنی ڕنگ زۆر گرنگە زۆر ڕۆڵی هەیە تۆ بۆ ئەم بابەتە سوودە لە چی بینیوە بۆ ڕەنگەکان من زیاتر سەیری سروش دەکەم دە سروشت وەکو لە گیا گوڵ ئاو بەحر ئاسمان ئاژەڵ هەمووی سروش با هەسیرە پێوە هەندێک شتری دەباسکەین خاتون جوان اینجا با لە جلەکەی خۆشەوە دەستێکن ماڵە دیزاینەرانی کە خۆیان دیزاینەرن هەر دیزاینیش بۆ خۆیان نەکەن دیزاینەکانی خۆشتان ناوازن ماشەڵڵا ئەمەشە دیزاینی خۆتەوە هی ئەم ساڵە باشە جیاوازی دوورینی ئەم کەوایە لەگەڵ سەنگی کراسەکەی خۆتا کەمێک جیاوازترا ئەگەر باسێکی ئەوەشمان مەبەست ئەمەیە بەڵێ یەخەکی ئەمە تۆز طبعا ئێستا زۆر مۆدی هاتووە لەسەر لەگەڵ لە مۆدەکان ئێستا زۆر دەر هاتووە لە ینی دروستمان کردووە و لەگەڵ وڵاتان ینی ئەنواعی وڵاتان کە هینیان هەیە دیزاین شتیانی ئەمەمان دەرهێنەوە ئیتر نازم کەواکە ئەتێ بزانیت یان زۆر جوانە کەواکەی بگومان ئێستا مۆدلی ئەمانەیە کە ئەم سەرشان شتی بۆ شێوازە من تێکەڵمان کردووە ڕاستەکەی پەرپەڕە لەدەوە دەستە خۆش بێ و زۆر جوانە اینجا با باسی هەندێک کوڕانیش بکەین بچینە لای یەکێک لەوانی کە هەمانە بۆی کاتە کەشمان سوودی لێ ببینین ئەمە یەکێکە لەو دیزاینانەی کە خاتو جوان شتی خانمانە بەکارێنیتەوە لە جلوبەرگی پیاون کە ئەمە زۆر جوانە بۆ خۆمان بگومان جاجمی بەکارێنایەوە لە هێلەکەکەی لانە لە سینەکەی جلەکانی ملان لەمەشا بە هەمان شێوە بینم شتی خانمان بەکارێنیتەوە بۆچی هەماتێ یەکسەر دیار بە تایبەتمەندی خاتو جوانە ئەمە یەک ئەمە بە دەرەجەیەک جیاواز بێت دووش لەبەرەوەی کە ئێستا مەزەن لەمە ئەمە سرکەیە بەکار هاتووە سرکەی شتێکی کولتوری کوردیە ویسمان جلێک دروستکەین کولتوری بەیانی فۆلکلۆر بێ جا بۆچی ناقماشی خۆمان بەکاربێنێنە ناو جلەکان ئەمە تەبعاً کە ئێستا ئەمڕۆ بەردەست نەبوو هینی خۆی هەیە بەشی ئافرەتانەکەش کراسەکەی و کەواکەی سرکەیە ئەو خامی کە لەگەڵ پیاوەکەیەوە لە بەرەکاک سەر دەرەکەوێت بەڵێ ئەمە تاقمە ئەمە سێتەکەیە بەڵێ ئەمە سێتەکەیە زۆر باشە ئەمە جلی پیاوانەکە ئەوەش جلی ژنانەکە باوان شێواز ئاینیەک وایە دووبارە ئازان لەگەڵ گونجان بەڵێ ئەکید زۆر باشە ئەمە تەنسیقە ینی هین کراوە ینی بەکار هاتووە زۆر جوانە ئەمەی ئێرە لێرە بەکار هاتووە زۆر جوانە دەستەکان قوماشانی کە بەکارێنێتەوە لە جلی پیاوانە کراسی خانمانە باش اینجا بچینە لای خانمانەکان لانە لەگەڵ بڕێن چکە پێوانە خاتوجوان بەشی پشتەوەش پیشان بات ئەمە بەشێک بوو بەشی پیاوانمان زۆر هەیە مەعاداوە و بە تەنیا نمونەیەک بوو باشە ئەوەی ئەم سەر پێما بێوتت ئەبێت شتەکەشی ببینین مەبەستە چی بوو لەوەکەوتێت بەشی پشتەوەش ببینین ئەمە چی بووتت ئەمە سوڵتانێکە بوو سوڕێ باش لە دواوە هەیە طبعا ئەمانە زۆر درێژن ئەنجە تۆزێ باشە واتە تۆزێک خوارەوەی درێژە ئەم نەخشەی ئێرەی ئەوە بەکاری دەستی کراوانی تایبەت ئەمانە پیا دووراوە کراسەکە لەناو ئەمانە دەرەکەوێت
بەڵێ ئەمەی ئێرەی بەڵێ قماشەکەش بە هەمان شێ قماشەکە هی دووبەیە بەم هاتووە زۆر باشە دەستە خۆش بێ ئەمەشیان جیاوازترە لە چاو ئەو ستایلانەی یاخود ئەو دیزاینانەی ترکە بینیمانە ئەمە ویستوتە بۆ نمونە چی و چی تێکەڵ بەیەک بکەیت ئەمە سوڵتانی و زێبرا و ئاژەڵ ئەمە زێبرایە زۆر باشە زۆر جوانە تا ئێستا نەمان بینە بۆ شێوازە ئەوە ئاوەشی لێت سوڵتانیە زۆر جوانە دەستەکانە خۆش تریش ببینیم خاتو جوان لەگەڵ لانیا ئێوە بەش زۆر باشە بەردام ئەمان با لە مەشیان ئەمەشمان بیر نەچێ ئەمان چۆنە چی و چی تێکەڵ کردو ئەمە وا بێت هەندی و سوڵتانیە ئەمە زۆری فەرقیان شتری نییە ئەمە تۆزە هەندیە تۆزە هەندی و بڵێ ئەم منطقانی ئەوەیە ئەجا تۆزە لە دواوش هەمە توانێ هەندی بە هەمیشە توانێ لە کوردی خۆمانێت تو توانیتە چەند کللتورێک تێکەڵ بەیەک بڵێ دەست و چاو خۆش بێت با قسە لەسەر ئەم سوورەش بکەین هەر چەندەکەمێک باسە لێوە کردو ئەمە سوڵتانی و کوردێکی لای خۆشمان تێکەڵ بەیەک کردووە باشە ئەی ئەمان ئەمە وزان بیانێ پێشتر پڵنگی تێکەڵە پێم وابێوانی خاتو جوان پڵنگی تێکەڵەش پڵنگە ئەمە هەرڕێک پڵنگە باشە ئەوە زیاتر ئەگەر لە دواوە زیاتر دەرەکەوێت لە بێنی ئێرەوەی دواوە دەرکەوێت ئاوا باشە هاتو جوان دەرکەوێت بەڵێ دواوەی ئەمە پڵنگە باشە هەرڕێک پڵنگێکمان دروست کردو لەسەری زۆر باشە ڕێک ڕاستە وێنی پڵنگێکی لەسەرە ئەمە شیان هەر بۆ کڵاوەکەیەتی خاتونەکە کڵاوەکەی بەم شێوازێ ئەی بەس چۆن ئەوەستیەوە ئەمە هینی خۆی هەیە دەستە خۆش بە خات و جوانیەک لە یەکی دیزاینەکانت زۆر جوانە زۆر ناوازەیە بە هێوای بەردەوامیت ئەمڕۆمان دوومان کردی کە لە ستۆدیۆ لەگەڵمانە سوپاس بۆ ئامادەبوونی تۆ دەستە خۆش بە دووبارە دەستە خۆش بە خات و جوان یەک لە یەک کارەکان ناوازەتر و جوانترن هەر بە کورتی پێم بڵێ بە کورتی خواز لەسەر ئەم بەرهەمانە چۆنە کەسێکی بە تایبەت داوا لە جوانخان کا بڵێ دەبێ من بەس دیزاینەکانی جوانخان بەکاربێنم ئەو بیرکردنەوانە هەبووە لای ئێمە بۆ منە لە نمایشەکانە ڕاستەخۆ بیکڕێ و حجزی کا لای خۆ بڵێ من دەمەوێت تا چەند مانگێکی تریشەم جلوبەرگە بەس من لەبەر نابێت وەڵا زیاتر لە میدیا جەماعەتی میدیا داوایەکەن و دەم ئەو کەسانێک کە بڵێ بەرنامەشتی تایبەتیان هەیە لە تەلەڤیزیۆنکەن دەرەوە مەسەلەن بعضی لە دیزاینە تایبەتەکان کە سەمرە تاووسەکەم نێناوە لە فەڕەنسا داوا کراوە مەسەلەن یعنی لە دەرەوەی وڵاتیش و لە ناو ئێرەش بەڵام زیاتر ئەم دیزاینە گەورانە بۆ شتی تایبەت داوا کراوە بەڵێ مانگەدوش لە فستیڤاڵی بەڵێ لە فستیڤاڵی لەندەن ئیشاڵڵا بینەرمان ئەبن چونکە من تاکە دیزاینەرم وەکو بەشی کوردی لەوێ هەر چوار پارچەی کوردستان نوێنەر هەر چوار پارچەی کوردستانم لە ئاخیرامێ سپاسی کورساتکەم بۆ ئەم دەرفەتە جوانە کە بیان ڕەخسانم زۆر زۆر مەمنونتان و سپاسی سپانسەرەکانی